شمشاڵژەن و حەز و گرفتاریەکانی ئەو. لە هیچ ڕۆژگارێکی پاشایەتی میسردا کوڕ و کچەکانی پاشا بەقەد کوڕ و کچەکانی بەتلیمۆسی سیانزەیەم ناسراو بە شمشاڵژەن ئازادیان نەبووە. پاشای میسر سەبارەت بە کاروباری وابەستە بە ڕۆڵەکانی خۆی بچووکترین دەستێوەردانی نەدەکرد و ئەوان دەیانتوانی بۆ هەر شوێنێک حەزیان لێ بوایە بچوونایە و لەگەڵ هەر کەسێکیشدا دۆست بوونایە. هەر کاتێک باوکی کلیۆپاترا واتە بەتلیمۆسی سیانزەیەم کاری دەوڵەت و پاشایەتی تەواو دەبوو بەرەو شمشاڵەکانی دەچوو یەکێکیانی هەڵدەکرد و دەستی دەکرد بە لێدانیان، یا ئەوە تا ڕێگای باخی شێرەکانی دەکردە بەر بۆ ئەوەی بزانێت شێرەکانی ساغن یان نا. ئەو کەسانەی کە لە باغی شێرەکانی بەتلیمۆسی سیانزدەهەمدا کاریان دەکرد دەیانزانی هەر کاتێک لە بەشی گۆشتی شێرەکان بدزن بە توندی سزا دەدرێن. لە نێو خزمەتکارەکانی شێرەکاندا پیرەمێردێک هەبوو منی زۆر خۆش دەویست و هەر کاتێک کە من دەچووم بۆ ئەو باغە بۆ بینینی شێرەکان لە باوەشی دەگرتم و ماچی دەکردم و دەیگوت شرمیون من کچێکم هەبوو کاتێک گەیشتە تەمەنی تۆ نەخۆش کەوت و مرد، بۆیە هەر کاتێک تۆ دەبینم پێم وایە کچەکەم دەبینم، کە تۆش ماچ دەکەم وا دەزانم ماچی ڕوومەتی کچەکەم دەکەم. منیش ئاوتی پیرەمێردم زۆر خۆش دەویست. زۆر جاریش کە دەچووم بۆ باغی شێرەکان میوەم لەگەڵ خۆمدا دەبرد. دەمدا بە ئاوتی کە ددانەکانی نەمابوون و تێبینی ئەوەشم دەکرد میوەی گەیوی بۆ ببەم تا ئەزیەد نەبێت و بیان خوارد. ئاوتی پیاوێک بوو دەستپاک، هەرگیز لە بەشە گۆشتی شێرەکانی نەدەدزی. ڕۆژانە بۆ تێرکردنی شێرەکان 12 گایان لە ناو باغی شێرەکانە سەردەبڕی، گۆشتەکەیان لە نێو شێر و نێرومەیەکاندا و بەچکەکانیدا دابەش دەکرد. سەروپێکانیشیان دەدرا بە کرێکارانی شێرخانە، بەڵام پێستی گاکان بۆ پاشای میسردا دەنرا و دەیانبرد بۆ دەباخانە بۆ ئەوەی پێستەکە خۆش بکرێت و چەرمەکەی ببەن بۆ یەکێک لەو کارخانانەی کە تایبەت بوو بە کۆشکی پاشایەتی تا لەوێ بیکەن بە پێڵاو. بە مناڵی نەمدەزانی نرخی شتومەک چەندە، بەڵام کاتێک گەورە بووم بۆم دەرکەوت کە گرانترین خۆراک گۆشتی ماڵاتە و هیچ خۆراکێکی تر بەقەدەر گۆشتی گا گران نەبوو. ئەو گایانەی کە بۆ شێرەکانیان دەبرد دەبوایە گای دابەستە بوونایە، چونکە پاشای میسر فەرمانی پێدا بوون کە دەبێت خۆراکی شێرەکانی ئەو لە باشترین و قەڵەوترین گا هەڵبژێردرێت تاوەکو شێرەکان نەخۆش نەکەون. هەندێک لەو کەسانەی کە لە باغی شێرەکاندا کاریان دەکرد فێر بوون هەموو ڕۆژێک هەندێک لەو گۆشتی گایانەی کە بۆ شێرەکانیان سەردەبڕی لە بازاڕدا دەیان فرۆشتەوە. ئاوتی شێرەوان لەو دزیەدا شەریک نەبوو، بەڵام ئەم مەسەلەکەی دەزانی و ئاشکرای نەکرد. کاتێک بەتلیمۆسی سیانزەهەم بە دزینی ئەو گۆشتەی زانی فەرمانیدا هەموو ئەوانەی دزیان کردووە و ئەوانەشی ئاگادارن و ئاشکرایان نەکردووە ببرێن و ڕەوانەی کانەکان بکەن و بۆ دەرهێنانی کانزا لەوێ ئیشیان پێ بکرێت. کاتێک ئاوتی پیرەمێردیان لەگەڵ ئەوانی تردا بە زنجیر بەستەوە تا ئەو کاتەی سواری کەشتیان کردن هەتا بیان بن بۆ کانی دەرهێنانی کانزا کە کەوتو بووە خواروی میسرەوە، ئەو پیرەمێردە دەگریا و دەیگوت گوناهم نییە، هەرچەند کەسێکی خاوەن ئەزمونیش بوو سەبارەت بە کەویکردنی شێر. بەتلیمۆسی سیانزدەیەمی پاشای میسر ئامادە نەبوو بیبەخشێت و ئەویشیان وەک ئەوانی تر برد بۆ کانزا دەرهێنان. من نازانم ئەوانەی کە دەیانبەن بۆ کانی کانزا دەرهێنان چۆنی کار دەکەن، بەڵام بیستومە دەڵێن کارکردن لە دەرهێنانی کانزادا زۆر گرانترە لە سەوڵ لێدانی کەشتی جەنگی گالدی پاشای میسر. هەروەها گوایە دەڵێن ئەوانەی کە بۆ دەرهێنانی کانزا دەیاننێرن دەبێت لە ژێر زەویدا کار بکەن کە گەرمای ئەو وەکو گەرمای تەندور وایە و لەوێدا ئەوەندە ماندوو دەبن و عەرەق دەڕێژن کە هیچ کەسێکیان لە 2 ساڵ زیاتر بەرگە ناگرێت و دەمرێت. ئاوتی لە کاتی ڕۆیشتنیدا زنجیر کرابوو، منی بینی وتی وەرە شرمیون با بۆ دوایین جار تۆ لە باوەش بگرم
چونکە ئیتر من ناتوانم تۆ ببینمەوە. من ڕۆژێک پێش ئەوە سەبارەت بە ئاوتی قسەم لەگەڵ کلیۆپاترادا کردبوو. داوام لێ کرد کە داوا لە باوکی بکات لە ئاوتی خۆش بێت. کلیۆپاترا وتی کاتێک باوکم سەبارەت بە شتە تایبەتیەکانی وەکو شمشاڵەکانی و شێرەکانی بڕیار دەدات، هیچ کەس ناتوانێت بڕیارەکەی هەڵبوەشێنێتەوە و بیگۆڕێت. ئەو پیاوەش لەبەر ئەوەی ئاگاداری دزینی بەشە گۆشتەکانی شێرەکان بووە و ئاشکرای نەکردووە، ئەمە بۆتە هۆی تووڕەبوونی باوکم و ئەویش دەبێت بچێت لە کانی کانزا دەرهێناندا ئیش بکات. لەبەر ئەوەی پیرەمێردیشە ئەوە بە زوی دەمرێت. ئاوتی بە خدڕەش کاتی ڕۆیشتنی هات و منی لە باوەشدا بووم و دەگریا. منیش دەگریام تا پاسەوانەکان منیان لە باوەشی دەرهێنا و ئەوانیان برد تا سواری کەشتیان بکەن و بیان بن بۆ سەروی میسر. گالدی کەشتی بچووکی جەنگیە کە بە سەوڵ دەڕۆیشت و سەوڵ لێدەرەکان بە زەنجیر لە تەختەکانی ژێریان دەبەسترانەوە و هەرگیز نەیان دەکردەوە، هەتا ئەو ڕۆژەی زیندووبان دەبوایە لە پشتی سەوڵەکانیانەوە بوونایە و لەوێدا گیانیان سپاردایە. بەشی خوارەوەی میسر چونکە نزیکی سەرچاوی ڕووباری نیل بووە، بە میسری سەرویان داناوە و ئەسکەندەریشیان بە خواروی زانیوە. باخی شێرەکان لە پێشدا نزیکی کۆشکی پاشایەتی بوو. کلیۆپاترا ڕۆژانە منی لەگەڵ خۆی دەبرد بۆ سەیرکردنی شێوەی خواردنی شێرەکان. من لە تەماشاکردنی شێوەی گۆشت خواردنی شێرەکان تێر نەدەبووم. کاتێک کارمەندەکانی باخی شێرەکان خواردنیان بۆ بەردەم شێرەکان هەڵدەدا، ئەو ئاژەڵە دڕندانە بازیان دەدا و دەکەوتنە سەر خواردنەکە و لە کاتی خواردنیدا لە یەکتریان دەفڕاند و دەیان پچڕاند. من وردە وردە تێگەیشتم کە شێرەکان خواردن ناجوون، بەڵکو و قوتی دەدەن. هەروەها بیستومە هیچ ئاژەڵێکی گۆشتخۆر خواردن ناجوێت، چونکە ددانی جوێنی خواردنیان نییە و گەدەی ئەو ئاژەڵانە بە ڕادەیەکی وا گەرمە کە گۆشتی نەجوورا و دەکوڵێنێت و لە تووپەتی دەکات و شی دەکاتەوە. دایکی کلیۆپاترا لە نەڕەی بەردەوامی شێرەکان هەراسان بوو دەیگوت نەڕەی ئەو دڕندانە نایەڵێت شەوانە بخەوم و لەوە دەترسم ڕۆژێک ئەو دڕندانە بەربن و هێرش بکەنە سەر کۆشک و ئێمە لە تووپەت بکەن. دایکی کلیۆپاترا ئەوەندە لە شێرەکان دەترسا و سکاڵای دەکرد تا پاشا ناچار بوو شوێنی شێرەکانی لە نزیک کۆشک دوور بخاتەوە بۆ باخێکی تر کە کەوتبووە دەرەوەی شار و لە لێواری ڕووباری نیلدا بوو. تا ئەو کاتەی باخی شێرەکان لە نزیکی کۆشکی پاشایەتی بوو، ڕۆژانە گاڵتە و گەپمان لەگەڵ بەچکە شێرەکاندا دەکرد. بەڵام دوای ئەوەی شێرەکانیان گواستەوە، ئێمە نەمان دەتوانی ڕۆژانە بچین لەگەڵیان دایاری بکەین. لە کۆتایی تەمەنی پاشای میسردا بەتلیمۆسی سیانزەیەم توندوتیژی پاشای میسر سەبارەت بە شێرەکانی زیادی کرد کە ئیتر شێرەوانی دزی نەدەنارد بۆ کانی کانزا دەرهێنان، بەڵکو هەڵی دەدانە بەردەم شێرەکان تا بیان خۆن و دەیگوت هەر کەسێک لە بەشی شێرەکان گۆشت بفرۆشێت دەبێت خۆی ببێت بە خۆراکی شێرەکان. بۆ یەکەم جار ئەم سزایی بەسەر یەکێک لە خزمەتکارەکانی شێرەکاندا سەپاند و ئەو کەسەیان هەڵدایە بەردەم شێرێکی برسی. شێرەکە ئەو پیاوەی نەخوارد چونکە دەیناسی، بەڵام ئەگەر یەکێک گۆشتی شێرەکانی بدزیایە هەڵیان دەدایە بەردەم شێرێک کە نەیناسێت. دیارە لە شێرخانەی پاشادا هەر شێرێک و بە کەسێکیان دەسپارد و هەر کەسە و ئاگاداری ئەو شێرەی دەکرد کە بە ئەو سپێردرا بوو و کاری بەسەر شێرەکانی ترەوە نەبوو. شێرە برسیەکان ئەگەرچی خزمەتچیەکانی خۆیان نەدەخوارد، بەڵام خزمەتچیەکانی شێرەکانی تریان دەخوارد و کە لە پاچەیان دەکردن. پێش ئەوەی بەتلیمۆسی سیانزەیەم بمرێت، دوو شێر بەخێوکەر بەهۆی دزینی گۆشتی شێرەکان بوون بە خۆراکی شێرەکان. لەو شەوەدا کە ئەنتوان بە هاوڵی کلیۆپاترا چوون بۆ بینینی فانۆسی دەریایی و سەردانی کتێبخانەکەیان کرد، ئەنتوان لە کۆشکی پاشایەتیدایە و ژوورەکەی ئەو بەتەنی ژوورەکەی کلیۆپاتراوە بوو. منیش وەک هەمیشە لە نزیک ژوورەکەی کلیۆپاترا دەخەوتم، بەڵام ئەو شەوە نەمتوانی زوو بخەوم چونکە ئەنتوان لەگەڵ کلیۆپاترادا قسەیان دەکرد.
پاش ئەوەی ئەنتوان چووە ژووری کلیۆپاتراوە بەرەولای قەفەسێک چوو کە لە هۆدەکەیدا بوو، بینی دوو دڕندە لەناو قەفەسەکەدا بوون. ئەنتوان سەری سوڕما و دوو هەنگاو پاشە و پاش کشایە دواوە، وتی کلیۆپاترا ئەمانە چین و بۆچی ئەمانەت هێناوەتە ئەم ژوورە؟ کلیۆپاترا پێکەنی و وتی ئەم دوو جانەوەرە دوو ماری ئاشقە و ماشقن و مارە دایکانەکە هێلکە دەکات و لەسەر هێلکەکانی دەکەوێت و کڕ دەبێت. پاش دوو مانگ توولەمار لە هێلکەکان دێنە دەرێ، بەڵام من ئەمانە دەخەمە ناو کیسەیەکەوە و دەڵێم ئەو کیسە بخەنە ناو ڕووباری نیلەوە. خۆ ئەگەر بمەوێت توولەمارەکان چاودێری بکەم، ئەوە کۆشکی پاشایەتی بۆ چاودێریکردنی ئەمانە بەرتەنگ دەبێت. ئەنتوان وتی من بینیومە کە بولبول دەخەنە ناو قەفەسەوە تا بخوێنێت، بەڵام هەرگیز نەمبیستووە و نەمبینیوە کەسێک ماڕ ڕابگرێت و قەفەسەکەش لە ژووری خۆتدا دابنێیت. کلیۆپاترا وتی باوەڕکە ئەم جووتەمارە عاشقە و باشقەیی کە من خستومەتە ناو ئەم قەفەسەوە زۆر لە بولبول جوانترن. باشە هیچ دیمەنێکی نیگارکێشیت بینیوە وەک خەت و خاڵی ئەم دوومارە عاشقە و باشقەیە جوان بێت؟ ئەنتوان وتی باوەڕ دەکەم کە خەت و خاڵی ئەو مارانە زۆر جوانن، بەڵام پێویستە لە ژەهری ئەو دوو جانەوەرە بترسیت. لە ڕۆمدا مار هەن، بەڵام بەم شێوەیە جوان نین. کلیۆپاترا وتی ئەنتوان کەم کەسەیە بەقەد من شارەزایی لەسەر مار هەبێت. دەزانم چەند جۆر مار هەیە کە ژەهری هەندێکیان زۆر لەوانی تر زیاترە. جوانترین جۆری مار ئەو دوومارەیە لە ناو ئەو قەفەسەدا دەیان بینیت و ئێمە ئەو مارەمان بە ناوی ئسپیکەوە ناسیوە. ئەنتوان پرسی مەترسی ئەو ئاژەڵانە چەندێکە؟ کلیۆپاترا وتی ئەگەر ئاشنایەکم هەبێت و بیەوێت خۆی بکوژێت، ئەوە ئامۆژگاری دەکەم دەستی بخباتە ناو ئەو قەفەسەوە بۆ ئەوەی یەکێک لەو مارانە پێوەی بدات. ئەنتوان وتی ئایا پێوەدانی ئەو مارە زۆر ئازاری هەیە؟ کلیۆپاترا وتی پێوەدانی مارەکە وەک پێداچوونی دڕکێک وایە، دەستبڕینێکی کەم بە چەقۆ 100 جار لە ئازاری پێوەدانی مارەکە زیاتریش ئێشی هەیە. بۆیە کەسێک کە ئەو مارە پێوەی بدات زۆر ئازاری نابێت و تەنها هەست بە سووتانەوەیکی کەم دەکات و ساتەوەختی دواتر بێ ئەوەی هەست بە ئێش و ئازار بکات دەمرێت. ئەنتوان پرسی کەمێک دوای پێوەدانەکە بەبێ ئێش و ئازار دەمرێت؟ کلیۆپاترا وتی بەڵێ، چونکە کاریگەری ئەو ژەهری ئسپیکە دەستبەجێیە و تەنانەت لەو کاتێک کە پێوەی دەدات یەکسەر دەمرێت. ئەنتوان وتی کلیۆپاترا کاتێک من هاتمە ئەم ژوورە دەمویست سەبارەت بە خۆشەویستی لەگەڵ تۆدا قسە بکەم، بەڵام دوای بینینی ئەم دوو ئاژەڵە ئەو شتانەی لە تۆ گوێم لێبوو دەترسم باسی عاشق بکەم، چونکە لە تێڕوانینی من بۆ تۆ وەک ئەو دوومارە خەت و خاڵە جوانیت هەیە و ژیریشیت، تۆ سەرنجی من ڕادەکێشیت، وەلێ لە ژەهرەکەت دەترسم. کلیۆپاترا وتی چییە؟ تۆ وا دەزانی من ژەهرم هەیە؟ ئەنتوان وتی مەبەستم لە ژەهری تۆ بریتیە لەو کەسایەتیە سەیرەی کە هەتە. من هەر جارەی دەمەوێت لە تۆ نزیک ببمەوە، لە ترسی کەسایەتی تۆ دەکشێمەوە و یەکێک لەو شتە سەرسوڕهێنەرانت ڕاگرتنی مارە. بۆ لە دنیادا ئاژەڵ کەم بوون تا تۆ مار بخەیتە قەفەسەوە و ڕای بگریت؟ بۆ ڕاگرتنی مار سەیرترە لە ڕاگرتنی شێر. باوکم بەردەوام شێر ڕادەگرێت و پەروەردەیان دەکات و ئەوەشی کردۆتە دابوونەریتێکی میسری و کەسیش ڕەخنەی لێ ناگرێت، بەڵام تۆ ڕەخنە لە من دەگریت لەبەر ئەوەی مار ڕادەگرم. ئەنتوان وتی ئاخر شێر جیاوازە لە مار، ئێمەش لە ڕۆم شێر ڕادەگرین و پەروەردەی دەکەین. ڕاگرتنی شێر دلاوەری و جوامێری دەگەێنێت، لە کاتێکدا مار جگە لە نەفرەت و لەرز هیچی تر نیشان نادات. کلیۆپاترا وتی لە منداڵیەوە مارم خۆشویستووە و چێژم لە خزانی ئەو ئاژەڵانە وەرگرتووە. دوای ئەوەی گەورە بووم سەرەتا ماری ئاوی بێژەهرم ڕادەگرت و زۆر جار ئەو مارانە پێوەیان داوم، بەڵام تەنها بەقەد تێهەڵچقانی چقڵێک ئازاریان هەبووە. دواتر بە مارگرەکانی کە لە بیابانی خۆرئاوای میسردا مار دەگرن گوتم مارم بۆ بهێنن، بەڵام هیچ کام لەو مارانەی کە بۆیان هێنام بەدڵم نەبوون، تەنیا ئەو دوومارە نێرە و مێیە نەبێت کە سەرنجیان ڕاکێشام و لێم کڕین. ئێمە زۆر سەبارەت بە مار قسەمان کرد،
باشتر وایە هەندێک سەبارەت بە خۆمان قسە بکەین. ئەنتوان وتی: من و تۆ جگە لە عیشق قسەی ترمان نییە، بەڵام هەر کاتێک چاوم بەو دوومارە دەکەوێت کە بەردەوام لە قەفەسەکەیاندا دەجوڵێنەوە قسەم بیر دەچێتەوە. کلیۆپاترا وتی: پشتت بکەرە قەفەسەکە بۆ ئەوەی نەیانبینیت. من لە ژووری کلیۆپاترا نەبووم و نەمبینی داخۆ ئەنتوان پشتی کردە قەفەسەکە یان نا، بەڵام هەستم کرد پشتی تێکردوون. دوای ماوەیەکی کورت ئەنتوان وتی: کلیۆپاترا، تۆ دەزانیت عاشقی تۆم و چاوەڕوانی ئەوەم بە وەسڵی خۆتم بگەێنیت. باشترین کاتیش بۆ ئەوەی پێت بگەم ئێستایە کە من و تۆ لە ژوورەکەی تۆدا تەنهاین. وەرە با بۆ سەعاتێک جگە لە خۆمان هەموو شتێک لەبیر بکەین. کلیۆپاترا وتی: ئەنتوان، ئەگەر تۆم خۆش نەویستایە میوانداریم نەدەکردیت و ڕێگەم نەدەدا بێیت بۆ ئێرە. بوونی تۆ لێرە ئەوە دەگەیەنێت کە تۆم خۆش دەوێت، بەڵام من 13 پشتم پاشان نامەوێت وەکو یەکێک لە ژنەکانی شوێنی ڕابواردنی گشتی ئەسکەندەریە خۆم بەدەستەوە بدەم. ئەنتوان وتی: کلیۆپاترا، تێکەڵاوبوونی نێوان نێر و مێ لە عەشقی یەکتری لە ڕێگایەک زیاتری نییە و تەواوی شاکانی میسر لەو ڕێگەوە عاشقی یەک بوون. کلیۆپاترا وتی: تۆ لە مەبەستی من تێگەیشتیت. مەبەستم ئەوەیە بڵێم ئەو کەسەی کە بیەوێت لەگەڵ مندا بە وەسڵ بگات دەبێت برام بێت، واتە ئەو بمهێنێت و ببێت بە مێردم. ئەنتوان وتی: کلیۆپاترا، تۆ بڵێ باوکت ڕازی بێت من بکاتە برات؟ کلیۆپاترا وتی: ئەگەر تۆ بتوانیت بۆ باوکمی بسەلمێنیت کە پیاوێکی بەتوانە و دڵسۆزیت، ئەو ڕازی دەبێت. ئەنتوان وتی: ئەوەی تۆ دەیڵێت پێویستی بە بەسەرچوونی کاتە و دەبێت ڕۆژگارێک بڕوات تا من بتوانم ئەوەندە ناو و ناوبانگ دەربکەم و خۆشەویست بم. ئینجا ڕەزامەندی باوکت بەدەست بێنم تا ببمە خوشک و برا. کلیۆپاترا وتی: کاتێک ئەسکەندەر ئەم شارەی دروست کرد لە ماوەی دوورکەوتنەوەی لە مەکدۆنیای نیشتمانی خۆی ناو و ناوبانگی دەرکرد. تۆ دەتوانیت لە ماوەی 2 ساڵ یان 3 ساڵ یان زیاتریشدا خۆت بکەیت بە خاوەنی ناو و ناوبانگ. ئەنتوان وتی: دڵنیانیم لەوەی کە بتوانم لە ماوەی 2 ساڵ یان 3 ساڵدا ببمە خاوەنی ناو و ناوبانگ. خۆ ئەگەر بشزانم کە لە ماوەی 2-3 ساڵدا دەبمە خاوەنی ناو و ناوبانگێکی جیهانیش، ئەوەندە سەبرم نییە بتوانم 2-3 ساڵ لە گەیشتن بە وەسڵی تۆ چاوەڕوان بم. کلیۆپاترا وتی: ئایا پێت وایە دوای 3 ساڵ تۆ پیر دەبیت یان من پیر دەبم؟ من و تۆ هەردووکمان گەنجین و دەتوانین 2-3 ساڵی تر سەبر بگرین. دوای ئەوەی ئەو کات بە یەکتر گەیشتین چێژی زیاتر دەبینین، چونکە تا مرۆڤ ئەرک نەکێشێت لەو پاداشتەی کە دەستی دەکەوێت چێژ نابینێت. ئەنتوان وتی: من لە شتێکی تریش دەترسم، ئەویش ئەوەیە باوکت لە ماوەی 2-3 ساڵی تردا تۆ بەشوو بدات. کلیۆپاترا وتی: من مێرد ناکەم. ئەنتوان وتی: ئەگەر باوکت بیەوێت بەشوت بدات تۆ ناتوانیت مێرد نەکەیت. کلیۆپاترا وتی: بۆچی؟ ئەنتوان وتی: لەبەر ئەوەی کچی پاشایت. کلیۆپاترا وتی: ئایا کچی پاشا ناچارە کە شوو بکات؟ ئەنتوان وتی: کچی خەڵکی ئاسایی دەتوانێت شوو بۆ پیاوە نەکات کە حەزی لێی نییە، بەڵام کچی پاشا دەبێ بە پێی نەریت و تێڕوانوونی باوکی شوو بکات، هەتا ئەگەر زاواش جێگای نەفرەتی ئەو بێت، چونکە کچی پاشا بە پێی ئەو شتەی کە بە ناوی بەرژەوەندی پاشا و میلەتە کچ بەشوو دەدەن، نەک بەخواستی خۆی. ئەگەر وانییە بۆچی کچەکانی پاشاکانی میسر یەک لە دوای یەک شویان بە کوڕە پاشاکانی سووریا و ئێران کردووە لە کاتێکدا ئەوانیشیان خۆش نەویستووە، بەڵام بەرژەوەندی سیاسی وا پێویست دەکات کچی پاشای میسر ببێتە شاژنی شازادەی سریانی یان ئێرانی. کلیۆپاترا وتی: دڵنیام باوکم من نادات بە هیچ یەکێک لەو شازادانەی دەرەوە. ئەنتوان پرسی: ئەم دڵنیاییەت لەکوێوە دەستکەوتووە؟ کلیۆپاترا پێی ڕاگەیاند: باوکم پێی وایە من کچێکی جوان و ژیرم، لەو بڕوایەدایە کچێکی ئاوا بەتوانە نابێت شوو بکات بە شازادەیەکی بیانی لە بنەماڵەکەمان بچێتە دەرەوە، بۆیە دەبێت ئەو بدرێت بە براکەی تا لە بنەماڵەکەماندا بمێنێتەوە جوانی و ژیری ئەو، بۆ ڕۆڵەکانی پاشایەتی بگەڕێتەوە.
ئەنتوان وتی بەڵام براکەی تۆ بچووکە و ناتوانێت ببێت بە هاوسەرت. کلیۆپاترا وتی باوکم سەبر دەگرێت هەتا براکەم گەورە دەبێت و ئەو کاتە ئێمە بە یەکتری دەدات. ئەنتوان پرسی ئایا تۆ براکەت خۆش دەوێت یان نا؟ کلیۆپاترا وتی براکەم تاکو ئێستا کوڕێکی مێرد منداڵە و من ناتوانم ئەوم وەکو پیاو خۆش بوێت. پێشبینی ئەوەش دەکەم کە هەرگیز نەتوانم خۆشم بوێت. لەو کاتەدا دەنگی کۆمەڵێک خەڵک لە دەرەوە بیسترا کە بەرەو کۆشکی پاشا دەهاتن. ئەنتوان گوێی گرت وتی ئەو دەنگە چییە؟ ئایا خەڵک خۆپیشاندان دەکەن؟ کلیۆپاترا گوێی هەڵخست و وتی هیچ هۆکارێک نییە تا دانیشتوانی شار خۆپیشاندان بکەن، لەبەر ئەوەی ئەسکەندەریە ئاوەدانترین شاری دنیاە و تەواوی دانیشتوانی ئەم شارە لە ڕووی بژێویەوە بێخەمن. ئایا تۆ لەو ڕۆژەوەی هاتوویتە ئەسکەندەریە سوالکەرێکت بینیوە؟ ئەنتوان وەڵامی دایەوە من تێبینی ئەوەم نەکردووە، بەڵام ئەوەم هاتەوە خەیاڵ لەو ڕۆژەوەی هاتووم بۆ ئەم شارە سوالکەرم نەبینیوە. کلیۆپاترا وتی ئایا باوەڕ دەکەیت لە شارەکانی ڕۆمدا سوالکەر هەن؟ ئەنتوان وتی بەڵێ لە شارەکانی ڕۆمدا سوالکەری زۆر هەیە. کلیۆپاترا وتی لە ئەسکەندەریەدا هەموو خەڵک بەشی بژێوی خۆی هەیە و داهاتی هەیە و هیچ کەس گەدا و چاولەدەست نییە. لە شارێکی ئاوا بەختیاردا خۆپیشاندان و گێرە شێوێنی بوونی نییە. ئەنتوان وتی یەکێک لەو شتانەی کە دەبێتە هۆی بێسەروبەرەیی و ئاژاوەگێڕی بەختیاربوونی میلەتێکە، چونکە مرۆڤ ناتوانێت ماوەیەکی دوور و درێژ بەرگەی خۆشی بگرێت. بەدەستی خۆی هەندێک کار دەکات کە کۆشکی بەختیاری وێران بکە. میلەتێکی خێرخواش ناتوانن ماوەیەکی دوور و درێژ بەرگەی بەختیاری بگرن، بۆیە بەهانەی بێمانە دادەتاشن و بە دەستەوەگرتنی ئەو بەهانانە دەست دەکەن بە گێرە شێوێنی و ئاژاوەنانەوە. پاسەوانانی کۆشکی پاشایەتی ئامادەی بەرگریکردن بوون. من لەبەر ڕۆشنایی مەشغەڵەکاندا دەمبینی کە شمشێر و ڕمەکانیان بەدەستەوە گرتبوو، بەڵام ئەو خەڵکەی دەرەوە کاتێک گەیشتنە بەردەم کۆشکی پاشایەتی بێدەنگ بوون. منیش پەنجەرەکەی خۆم کردەوە و گوێم ڕاگرت بۆ ئەوەی بزانم ئەو خەڵکە چیان دەوێت. کەسێک لە ناویاندا دیار بوو نوێنەری خەڵکەکە بوو. هاواری کرد ئێمە دەمانەوێت پاشا ببینین و داوای دادپەروەری لێ بکەین. دەنگێک لە کۆشکی پاشایەتیەوە بەرز بووەوە کە من دەمناسی و دەمزانی بە دەنگی فەرماندەی پاسەوانانی کۆشکی پاشایەتیە. وتی بۆچی دەتانەوێت پاشا ببینن و چ ستەمێک لە ئێوە کراوە تا من بە پاشای بڵێم؟ فەرماندەی پاسەوانەکانی کۆشکی پاشایەتی وتی ئێوە داواکاری خۆتان بە من بڵێن، منیش دەیگەێنمە پاشا و وەڵامەکەیتان بۆ دێنمەوە. ئەو پیاوەی نوێنەری خەڵکەکە بووتی ئێمە هەمومان کرێکاری بەندەرین، شەوانە دوای ئەوەی کارەکانمان تەواو دەبێت دەچین بۆ شوێنی ڕابواردنی گشتی. ئەم شەویش دوای تەواوبوونی کارەکانمان کاتێک چوین بۆ شوێنی ڕابواردنەکە لە پڕێکدا خۆمان لە بەردەم ستەمێکی گەورەدا بینیەوە. فەرماندەی پاسەوانەکان وتی ئەو زوڵمە بێ ئابڕوویە چییە؟ پیاوەکە وتی وەک خۆت دەزانی خاوەنی خانووەکانی شوێنی ڕابواردنی گشتی سەنەدێکیان هەیە، لەو یەکێتیەدا پلانی ئەوەیان داناوە لە بەرامبەر ئێمەدا ستەمکار بن و ئەو پلانش لەم شەوەوە لە شوێنی ڕابواردنەکەدا کاری پێدەکرێت. فەرماندەی پاسەوانەکان وتی ئەو پلانە چییە؟ نوێنەری خەڵکەکە وتی پلانی ناوبراو ئەوەیە کە ئەم شەو لە هەموو ماڵەکانی شوێنی ڕابواردندا بۆ ڕۆمی و سریانیەکان یەک لە سەرچواری نرخی دیاریکراوی ڕابواردنیان کەم کردوتەوە، لە کاتێکدا ئێمە دەبێت نرخی تەواو بدەین. من دەمەوێت بە پاشا بڵێم لەم شارەدا ستەم لەلایەنگرانی ئەو دەکرێت و جیاوازیمان پێدەکەن بۆ بەرژەوەندی بێگانە. ئەوە بەڕەوا دەزانن من دەمەوێت بە پاشای بڵێم بۆچی ڕۆمیە گیان سریانیە کاتێک دەچێت بۆ شوێنی ڕابواردنی گشتی لە ماڵەکانی ئەوێدا یەک لەسەر چواری نرخی دیاریکراو کەمتر بدات، بەڵام ئێمە کە میسرین دەبێت نرخی تەواوەتی بدەین. لێپرسراوی پاسەوانەکان وتی ئێوە بەو شەوە تەنها بۆ ئەوە هاتوون ئەمە بە پاشای میسر بڵێن؟ باشە نەتان دەتوانی بەیانی بێن و
پاشای میسرتان لێ ئاگادار بکردایەتەوە؟ نوێنەری خەڵکەکە وتی یەکەم کاتی ڕابواردنی ئێمە ئێستایە و تا ئەم کاتە ئاگامان لەو جیاوازیکردنە نەبووە. ڕۆژانە ئێمە لە بەندەردا خەریکی کارکردنین و ناتوانین کاری خۆمان بەجێ بێڵین و بین بۆ ئێرە. فەرماندەی پاسەوانەکانی کۆشکی پاشایەتی وتی سەبر بکەن با بڕۆم بزانم پاشای ئێمە خەوتووە یان خەبەرە. ئەگەر خەوتبوو ناتوانم ئەم مەسەلەیە بۆ ڕابگەێنم، چونکە نابێت پاشا لە خەو هەڵبسێنرێت بۆ ئاگادارکردنەوەی ئەمە، بەڵام کە بەخەبەر بێت مەسەلەکەی پێ دەڵێم و وەڵامەکەشتان بۆ دەهێنمەوە. خەڵکەکە لە چاوەڕوانیدا ڕاوەستان و کەس هاواری نەدەکرد، تەنها غەڵبەغەڵبی ئەو خەڵکە بەرگوێ دەکەوت. لە ژوورەکەی تردا ئەنتوان بە کلیۆپاترای وت ئایا تێگەیشتیت کاتێک من دەڵێم میلەتێک ناتوانێت بۆ ماوەیەکی دوور و درێژ بەرگەی بەختیاری بگرێت ڕاستم کردیان نا؟ ئێرە شارێکە ئاوەدان و خەڵک لە فکر و سەرقاڵی بژێوی دانین. سوالکرد لەو شارەدا نییە، خەڵک ناتوانێت بەردەوام لە خۆشگوزەرانی و ئیسراحەتدا بێت. ئەم بەهانەیان دۆزیوەتەوە کە بۆچی لە ماڵەکانی شوێنی ڕابواردندا ڕۆمی و سریانیەکان کەمتریان لێ وەردەگیرێت و ئەوانیش زیاتر. لێپرسراوی پاسەوانەکانی کۆشکی پاشایەتی چووە لای پاشا و هاتەوە و بە خەڵکەکەی وت پاشا هێشتا نەخەوت بوو. کاتێک چوومە ژوورەکەی سەرگەرمی شڵمشاڵ لێدان بوو، منیش مۆڵەتم لێ وەرگرت کە سکاڵای ئێوەی پێ ڕابگەێنم. ئەوی ژووتی هەر لەبەر ئەمە منت لە شمشاڵ لێدان وەستاند؟ پێم وت من چارەیەکم نییە جگە لەوەی سکاڵای خەڵک بە تۆ بگەێنم. پاشاوتی بە کرێکارەکانی بەندەر بڵێ ئەگەر دەتوانن ئەم شەو چاوپۆشی لە ڕابواردن بکەن تا من سبەینێ فەرمان بدەم سەبارەت بۆ مەسەلەیە لێکۆڵینەوە بکرێت و تێبگەین بۆچی سەندیکای بەڕێوەبەرانی ماڵەکانی ئەو گەڕەکانە ئەم کارەیان کردووە و هۆکارەکەی چییە. کاتێک خەڵکەکە گویان لەم وەڵامە بوو، هاواریان کرد کە ناتوانن سەبر بکەن و چاوپۆشی لە داواکاریەکەیان بکەن. وتیشیان ئەگەر پاشا نەتوانێت شەوێک شمشاڵ لێ نەدات، ئەوە ئێمەش دەتوانین دەست لە ڕابواردن هەڵبگرین. لێپرسراوی پاسەوانەکان وتی کەواتە لێم گەڕێن با بچم ئەمەش بە پاشا بڵێم. جارێکی تریش خەڵکەکە بێدەنگ بوونەوە تا وەڵامی بەتلیمۆسی 13هەمیان دەست بکەوێت. پاش کەمێک لێپرسراوی پاسەوانەکان هاتەوە وتی پاشا دەڵێت کاتێک کاری بەپەلە و پێویست دێتە پێشەوە دەست لە شمشاڵ لێدان هەڵدەگرم و کارەکان ئەنجام دەدەم. ئێوەش ئەگەر دەتوانن ئەم شەو دەست لە ڕابواردن هەڵبگرن، ئەگەر ناشتوانن بڕۆن نرخی تەواو بدەن. خۆ ئێوە بە درێژایی ساڵ ئەو پارەیەتان داوە، ئەم شەویش بەدانی ئەو پارەیە ئەوەندە زیانتان پێ ناگات. ئەو پیاوەی نوێنەری خەڵکەکە بوو هاواری کرد و وتی ئایا پاشای میسر بیانیەکانی لە ئێمە لە پێشتر دەزانێت و ڕازی دەبێت لە وڵاتێکدا کەسانێکی سوودخۆر کە بوونیان قازانجێکی ئەوتۆیان بۆ وڵات نییە لە پێناو پڕکردنی باخەڵی خۆیان ئیمتیاز بە بێگانەکان دەدەن و ئێمەش کە میسرین و بەلایەنگران و خەڵکی ئەو حساب دەکرین مافمان پێشێل بکرێت؟ لێپرسراوی پاسەوانەکان وتی من ئەم شەو 2 جار بوومە هۆی هەراسانکردنی پاشا و ناوێرم جارێکی تر ئەو ئەزیەت بدەمەوە پەیامی ئێوەی پێ بگەێنم. بۆیە ئامۆژگاریتان دەکەم بڕۆن و بەپێی ڕێنمایی و بڕیاری پاشای میسر هەڵسوکەوت بکەن. ئەو پیاوەی کە نوێنەری خەڵکەکە بووتی ئەگەر تۆ ناتوانی داواکاری ئێمە بگەێنیتە پاشا لێگەڕێبا بۆ خۆمان بینە ناو کۆشکی پاشا و داواکاریەکانمان بە پاشا ڕابگەێنین. لێپرسراوی پاسەوانەکانی کۆشک وتی من ناتوانم ڕێگەتان پێ بدەم تا بێنە ناو کۆشکەوە چونکە پاشا مۆڵەتی ئەوەی بە من نەداوە. نوێنەری خەڵکەکە وتی کەواتە مادەم وای لێهات ئەوە ئێمە دەچین بۆ ئەو شوێنە و بەو شێوەی خۆمان دەمانەوێت دادپەروەری دەسەپێنین. ئەو خەڵکی کە بەژاوەژاو بۆ کۆشکی پاشایەتی ئەسکەندەریە هاتبوون بە هەمان شێوە بە دەنگەدەنگ و ژاوەژاو گەڕانەوە وردە وردە لە دوورکەوتنەوەیاندا دەنگیان کەم بووەوە و نەما. ئەنتوان بە کلیۆپاترای وت باوکت هەڵەی کرد نەدەبا بەو شێوەیە وەڵامی ئەو پیاوانە بدایەتەوە و لێیان گەڕا بە ئەوان لەم کاتەدا بۆ شوێنی ڕابواردنی گشتی بگەڕێنەوە.
دەیتوانی تەنها یەک کەس بۆ ئەو شوێنە بنێرێت تا لێی بکۆڵی بایەوە و بیزانی با بۆچی بەڕێوەبەرانی ماڵە گشتیەکان ئەم کارەیان کردووە. کلیۆپاترا پشگیری قسەکەی ئەنتوانی کرد و وتی: باوکم لەو بارەیەوە وردبین نەبوو، چونکە لەو شوێنەدا داهاتی باش دەدرێت بە خەزێنەی باوکم، بۆیە نایەوێت بەڕێوەبەرەکانی ماڵەکانی ئەو شوێنە بڕەنجێنێت. ئەنتوان وتی: ئایا کەمکردنەوەی نرخ سەبارەت بە ڕۆمی یۆنانیەکان بە ئاگاداری باوکت بووە؟ کلیۆپاترا وتی: نەخێر، باوکم ئاگاداری ئەو مەسەلەیە نییە، چونکە ئەگەر ئاگاداری ئەو مەسەلەیە بوایە بەو شێوەیە وەڵامی خەڵکەکەی نەدەدایەوە. زۆری پێ نەچوو لە خۆرئاوای شاری شوێنی ڕابواردنەکە هاتوو هاوارێکی ترسناک پەیدا بوو. هەرچەندە نێوانی کۆشکی پاشایەتی و شوێنی ڕابواردنەکە دوور بوو، بەڵام بە شێوەیەک ئەو هاتوو هاوارە دەبیسترا وەک ئەوە وابوو لە پشتی دیواری کۆشکی پاشایەتیەوە بێت. دەنگی نەڕەی پیاوان و زریکە و شیوەنی ژنان لەو شەوەدا بە شێوەیەک ترسناک بوو کە من نەمتوانی لە ژوورەکەمدا بمێنمەوە و چوومە سەربانی کۆشک تا بزانم چی بووە. لە دوورەوە ڕووناکی چراکانی شوێنی ڕابواردنەکە کە ئاسمانیان ڕوونا کردبووەوە، چونکە شەوانە زۆر چرایان هەڵدەکرد و شەوان دەبووە چراخان. لەو ژاوەژاو و هاتوو هاوارەی کە لە دوورەوە دەبیسترا بۆم دەرکەوت لەوێ شەڕە. پاش نیو سەعات هەندێک پیاوی بریندار کە خوێن لەسەر و چاویان دەچۆڕا خۆیان گەیاندە کۆشکی پاشایەتی وتیان: هەندێک پیاوی کرێکاری بەندەر هێرشیان کردوتە سەر ماڵەکانی شوێنی ڕابواردن و هەر کەسێک ببینن دەیکوژن یان برینداری دەکەن. خاوەنی ماڵە گشتیەکانیش ناچار بوون داوای یارمەتی لە کۆمەڵێک ملهوڕ بکەن کە هەمیشە لەو شوێنەدا کەوتون و بوونەتە مشەخۆری بەرماوەی بەڕێوەبەرانی شوێنی ڕابواردنەکە کە بەوە دەژین. ئێستا لەو شوێنەدا شەڕ لە نێوان کرێکارانی بەندەر و ملئەستورە گەلحۆلەکانی ئەوێدا بەردەوامە، بەڵام لەبەر ئەوەی ژمارەی کرێکارانی بەندەر زۆرن، ئەگەر دەست بەجێ یارمەتی نەگاتە خاوەنەکانی شوێنی ڕابواردنی گشتی، ئەوە مەترسی ئەوە هەیە تا بەیانی هەموو ئەو پیا و ژنانەی کە لەو شوێنەدا هەن بریندار بکرێن یان بکوژرێن. پاشای میسر فەرمانیدا لێپرسراوی کۆشکی پاشایەتی 200 سەرباز لەگەڵ خۆیدا ببات و بچێت ئاگری فیتنەیی لەوێ بکوژێنێتەوە. هەروەها ئەو کەسانەی کە سەرچاوەی ئاژاوە گێڕین دەستگیریان بکات تا ئەو کاتەی بڕیار لەسەر سزادانیان دەدرێت. لێپرسراوی پاسەوانەکانی کۆشک کە پڕچەک بوون لە شمشێر و نەیزەر و ڕم کەوتنە ڕێ. من پێم وابوو دوای ئەوەی لێپرسراوی کۆشک لەگەڵ 200 سەربازدا ڕۆیشتن ئیتر گێرە شێوێنی و شەڕ کۆتایی پێدێت، بەڵام هاوار و شیوەنی ئەو شوێنە زیاتر بوون و زیاتر گوێم لە دەنگی زیڕەی ژنان دەبوو. پاش بەسەرچوونی سەعاتێک هەندێک لەو سەربازانە گەڕانەوە و بە پاشایان ڕاگەیاند کە فەرماندەکەیان لەوێ کوژراوە و سەریان لە لەشی جیا کردوتەوە و بە بەرزی قەدی پایەیەکدا هەڵیان واسیوە. من لەبەر ئەوەی لە ناو کۆشکی پاشایەتیدا بووم لەو شەوەدا ئاگاداری هەموو هەواڵ و پلانەکان بووم. تێگەیشتم پاشای میسر بە کوژرانی فەرماندەی پاسەوانەکانی کۆشک زۆر دڵگران بووە و داوای ڕوونکردنەوەی زیاتری لەو سەربازانەی کە لەوێ کرد گەڕابوونەوە دەکرد. ئەوان دەیانگوت هەموو هاوڵەکانی ئێمە کوژراون و یان بە شێوەیەکی سەخت بریندار کراون کە ناتوانن جوڵە بکەن. هەروەها ئەو کەسانی کە هێرشیان کردوتە سەر شوێنی ڕابواردنەکە بە دڕندانەترین شێوە ژنەکان دەکوژن و سەریان لە لاشەیان جیا دەکەنەوە و ورگیان دەدڕن یان کۆ ئەندامی زاوزیان دەبڕن، لە کاتێکدا ئەو ژنانە گوناهیان نییە و پلانەکە خەڵکی تر دایڕشتووە.